ساڵانە لە کەرکووک هاوشێوەی شار و شارۆچکەکانی کوردستان یادی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوا درودی خوای لەسەر بێت بەرز ڕادەگیرێت. هاوڵاتیان خۆڕسکانە و بە جۆش و خرۆشەوە ئەو یادە دەکەنەوە بە بەخشینەوەی شیرینی بەڕێخستنی کەرنەڤاڵی ئۆتۆمبیل و وتنەوەی سرود خۆشەویستیان بۆ پێشەوای مرۆڤایەتی نوێ دەکەنەوە. والله الحمد لله وشكر لله. ئەمە چەندمین ساڵە خەڵک کەرکووک ئێمە دەرەچێن بەڕاستی مەدرسەی محەممەدی هەموو ساڵ ئەم پرۆژەمان هەیە دەرەچێن لە بەیانەوە تا ئێوارە هەموو کەرکووکە گەڕێنەوە هەموو گەرێکەکانی هەمووی هینەکەنەوە بۆنەی دایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم. بەڵای خۆی پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتووە بۆ برایەتی و بۆ سەلام و بۆ ئاشتی و بۆ یەکدوورتی کەرکووک و بۆ هەموو وڵاتەکان ئینشاءالله. بإذن خواهی گەورە لە خوا بەزیاد والحمد لله رب العالمین یادکردنی پێغەمبەر صلی الله علیه وسلم گەورەترین نعمەتە بۆ ئێمە بۆ هەموو مسلمانان. ویلادەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ویلادەی مسلمانانە. ویلادەی بإذن خواهی گەورە حق لەسەر باتڵە بإذن خواهی گەورە. هەموو مسلمان ئێمە چی وەصفی پێغەمبەر صلی الله علیه وسلم بکەین، چی فەزلی پێغەمبەر صلی الله علیه وسلم بیلەنجانی مقەستین لەسەر. مامۆسایەکی ئاینی بە گرنگی دەزانێت یادی لەدایکبوونی پێغەمبەری خوددا بکرێتە بۆنە و دەرفەتێک بۆ پتەوکردنی تەبای و برایەتی لە نێوان پێکاتەکانی کەرکووک و چەسپاندنی ئاشتی کۆمەڵایەتی نێوان نەتەوەکان. بسم الله الرحمن الرحيم. خوای گەورە فەرمی وما أرسلناك إلا رحمة للعالمين. صدق الله العظيم. بحقت هاتنی پێغەمبەر ئەو ڕەحمەتە ینی هەموو بەشەریەت پێویستی پێ بوو، هەموو جیهان پێویستی پێ بوو لە کاتێکا هات کە عیلاقی بینی ئەرز و ئاسمان نەمابوو، عیلاقی بینی خەڵق و خالق نەمابوو. لە کاتێ هات ئەو عیلاقەی دروست کرد، یعنی عهدی قدیم و جدید با بڵین تەورات و ئینجیل هەمووی تەحریف کرابوو، ئەوەی ترما بوو بتپەرستی و ئاگرپەرستی و دارپەرستی بوو، بەڵام پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بە هاتنی ئەو ولادەتی ئەو عیلاقەی دروست کردەوە. پێویستە کە ئێمەش ئەو سڵێ بینی ئێمە و بینی خوا بە هاتنی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە دنیای منەوەر کرد ڕەحمەتێک بۆ هات، ئێمەش ئەوە پەرەی پێ بدەین. ئەو بە تایبەتی پرسیار کرد دەربارەی شاری کەرکووک. بەحەقەت شاری کەرکووک یعنی شاری برایەتی و پێکەوە ژیانە. ئەوە شاری تەکیە و خانەقایە با بڵین، ینی لە مێژە پڕ بۆ لە تەکیە و خانەقا و ینی ئەهلی خوا با بڵین. فبۆیە هەموو چین و توێژەکان بە هەموو ڕنگ و پێست و زمانەکانەوە یادی پێغەمبەر دێت عەلەیهی سەڵات وەسەلام، خەڵکێک خۆڕسک وەکو چۆن ئەڵێی دێت ئەو یادە ئەکاتەوە، یعنی شیرینی ئەبەخشێ، خواردن ئەکات، ئیطعام الطعام ئەکا، ئەیتر هەر کەسە بە گوێرە خۆشەویستی خۆی چەندێک لە دڵایە بەرامبەر بە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەو شێوەیە ئەوێ دەری بڕێ. لە کەرکووک جیا لە پارێزگاکانی دیکە هاوڵاتیانی هەرسێ پێکاتەکەی شارەکە پێکەوە میادە بەرز ڕادەگرن. پیان وایە ئەو تەبای و پێکەوە ژیانەی لە نێوان نەتەوەکان هەیە، چەندین ساڵە گرنگی پێدەدەن بەرهەمی ڕێبازەکەی پێغەمبەری پێشەوایە کە موسڵمانان بە برادانەوە و یەکتر ناسین و تەبایشی کردوتە بنەمای پێکەوە ژیانی سەرجەم مرۆڤایەتی. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.